اما شەمانی نێژە شەف باش دڵبخوین دارەمە لەگەل شاه و ئەمین کۆڕۆژی ژوەرە پێشکەشت دۆحا وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەکات دەیەوێت پەیوەندی سیاسی وابووری بەهێزتر بکات. کۆنسوڵخانەی خۆی لە هەولێر دەکاتەوە. میری قەتەر ئەمەی بەسەرۆک نێچیروان بارزانی گوت. ئەڵمانیا دەبێژە دنەهمەهێن دەستپێکە vê salêda zêdetirî 100,000 kesan daxwaza mafê penaberiyê kirine li wî welatî ji wan zêdetirî 40,000 penaberên Sûrî û zêdetirî 8,500 xelkê Iraqî. وتەبێژی ڕێبەبەری خۆسەر دەڵێ ئەو دۆخەی ئێستا لە سووریا هەیە ڕێگە بە تورکیا نادا ناوچەیەکی دیکە لە ڕۆژاوای کوردستان داگیر بکات. Mafserokê HDP Mithat Sancar li Mêrdînê got budçeya şer û emniyetê 26 milyar dolar e. Hikûmetê dikaribû bi wan pereyan aşîtî û aramiyê li Tirkiye û li Bakurê Kurdistanê pêk bîne. سەرۆک نێچیروان بارزانی لە دەوحەوە گەیشتەوە هەولێر دوایەوەی لەگەڵ شێخ تەمیم بن حەمەد ئال سانی کۆبۆ. میری قەتەر ڕایگەیان شاندێک دەنێرینە هەولێر بۆ داڕشتنی پلانی وەبەرهێنان هاوکات کونسوڵخانەش لە هەولێر دەکەینەوە. میری قەتەر بە سەرۆک نێچیروان بارزانی گوت دەوحە ئامادەیە بۆ پێشخستنی پەیوەندیەکی باش لەگەڵ هەولێر و بەغدا. سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر کاریگەری ڕۆڵی قەتەر ڕاوەستا بە میری گوتووە هەرێمی کوردستان ئامادەیە هەموو ئاسانکارێک بۆ سەرمایەگوزاری وەبەرهێنانی قەتەری بکە. هەردوو لەسەر پێگەێنانی حکوومەتی تازەی عێراق گفتوگۆیان کرد. سەرۆک نێچیروان بارزانی ئیرۆ ji Qatarê vegeriya Kurdistanê û li balafirxaneya navdewletî Hewlêrê da ket li Dewha paytexta Qatarê li gel Mîrê Qatarê Şêx Temîm bin Hemed Ettanî civiya. Mîrê Qatarê ji serok nêçîrvan re gotiye Dewha ji bo pêşxistina pêwendiyê li gel Hewlêrê amade ye. Cîgirê serokê Odeya Bazirganiya Qatarê jî Mihemed bin Ehmed ji rûdawê re dibêje serdana serokê herêmê nêçîrvan Barzanî ji bo Qatarê pêwendiyên di navbera Dewha û Hewlêrê de gelekî bi pêş dike. لە بیابانێکەوە بۆ وڵاتێکی بەهێز و کاریگەر ئێرە قەتەرە وڵاتەیەک هەرگیز ئاور لە دواوە ناداتەوە. دڵی قەتەر گازی سروشتیە سێیەم یەدەگی گازی سروشتی جیهان لێرەیە کە منە وڵاتانەی نایانەوێت ڕوو لێرە بکەن. میوانی ئەم جارەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە کە لەسەر داوای ئەمیری قەتەر هاتووە تا پەیوەندیەکی توند و تۆڵی سیاسی و ئابووری ببەستێت. زنجیرەیەک دیدار و کۆبوونەوە لەگەڵ کەسی یەکەم و بەرپرسانی باڵای قەتەر بەڕێوە چوون. پێکەنانی حکوومەتی نوێی عێراق، ئابووری وەبەرهێنان، سەقامگیری عێراق و ناوچەکە، دروستکردنی پەیوەندیەکی نوێ و پتە و گەنگە شەکران. نێچیروان بارزانی و تەمین بن حەمەد ئالسانی ڕێکەوتن لەسەر ناردنی شاند لەلایەن قەتەر بۆ هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە تا بە زووترین کات ئەو بوارانە دیاری بکرێن کە دەستنە چوارچێوەی پلانی ئابووری وەبەرهێنانەوە. قەتەر ڕەزامەندی نیشاندا بۆ کردنەوەی کۆنسوڵخانەی وڵاتەکەی لە هەولێر هەنگاوێک بۆ زیاتر و زووتر جێبەجێکردنی کارەکانیان. أكيد الزيارات هذه وخصوصا بهالمستوى هذه بەدڵنیاییەوە ئەم جۆرە سەردانانە لەسەر ئاستێکی ئاوا باڵا هانی پەیوەندێکی زۆر باش دەدات لە هەموو بوارەکاندا بە تایبەتی پەیوەندی بازرگانی وەبەرهێنان. هەرێمی کوردستان لە ناوچە گرنگەکانە بۆیە وەبەرهێنان سوودی زۆری دەبێت لەوێ. پێم وایە بازرگانان و وەبەرهێنەرانی قەتەری لە بازاری نوێ دەڕوانن. بازاری عێراقیش لە بازارە گرنگەکانە. ينظرون للأسواق الجديدة وسوق العراق من الأسواق المهمة. هەرچەندە قەتەر پەیوەندیەکانی لەگەڵ بەشێکی وڵاتانی کەندا و لە ئاستێکی باشدا نییە، بەڵام پەیوەندە بەهێزەکانی لەگەڵ ئەمریکا، ئێران و ئەوروپاوای کردووە ترسی لاوازکردنی پێگەکەی نەبێت. یەدەگی گازی سروشتی قەتەر نزیکەی 900 تریلیۆن پێسێجایە. لە دوای ڕووسیا و ئێران سێیەم یەدەگی گازی سروشتی جیهان لە قەتەڕە. بە تەنیا توانای دابینکردنی 10 ساڵ پێویستی گازی جیهانی هەیە. ئەمەیە هێزیمانەوەی ئەم وڵاتە. بۆیە هێنانە ناوەی قەتەڕەکان کوردستان بێسر دەکات. قەتەر وڵاتێکی زۆر بەتوانایە، زۆر وڵاتێکی دەوڵەمەندە، توانای ئەوە هەیە لە هەموو دنیای ئیسیسماری هەبێ. ئێمە لە عێراق پێویستمان بەوە هەیە
خەڵکانێک ئیسیسماریان هەبێ و بەوەرهێنانیان هەبێ لە عێراق بەعام و لە هەرێمی کوردستانیش بە تایبەت و ئەمانیش ئەو زیارەتانی کە کردویانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر وایان لێ ئەکا ئیقناع ببن کە شوێنەکە شوێنی ئیسیسمارە پێم وایە پەیوەندیەکان ڕۆژ بە ڕۆژ بەهێزە بێ و ئەم بەهێزبوونەش لە مەسلحەتی هەردوولایە عێراق طبعا کاڵێن عێراق بە هەردوو حکوومەتەکەیەوە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانیش قەبارەی بازرگانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ قەتەر لە ماوەی ساڵانی 2016 تا 2018 گەیشتە 129 ملیۆن دلار بەڵام کۆڕۆنا بووە بربەستی بەردەوامی بازرگانی و بەرهێنانی نێوانیان ئێستا دەیانەوێت ئەم هەنگاوە دەست پێ بکەنەوە قەتەر لەبارەی هەرێمی کوردستان بۆ چوونی وایە ڕۆڵێکی گرنگ و محوەری هەیە بۆ سەقامگیری عێراق و پێکێنانی ژینگەیەکی نیشتیمانی گشتگیر بۆیە دەیانەوێت هانی زیاتریان بدەن. قەتەر وڵاتێکی هەژار سەرچاوەی داهاتی پشتبەستن بوو بە بازرگانی دەریایی فرۆشتنی مرواری و ڕاوەماسی بە کەمتر لە 20 ساڵدا خۆی سەلماند و کاریگەریەکانی گەیشتنە جیهان گوزەرانی خەڵکەی بە جۆرێک گۆڕاوە داهاتی تاک لە ساڵێکدا 170,000 دلاری تێپەڕاندووە ئێرە ئێستا یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی جیهان ئەزمونێک دووبارەکردنەوەی لە هەر شوێنێکە خاوەنی سامانی سروشتیا و شێوەن ئەستەم نییە. هەڵکەوت عزیز ڕووداو دەوحە قەتەر. قەتەر وڵاتێکی بچووک بەڵام کاریگەر و دەستڕۆیشتوو لە ناوچەکەدا قەتەر دەستی بەو شوێنانە باش دەگات کە لە نەخشەی جیهاندا گۆشەگیر کراون. تازەترین ڕۆڵی قەتەر لە گۆڕانکاری بنەڕەتی دەسەڵاتدا بوو لە ئەفغانستان پشگیری تالیبانی کرد لەگەڵ ئەمریکاش نێوانی چاکردنەوە هاوکات لە ئاگربەستی حەماس و ئیسرائیلدا ڕۆلی گرنگی هەبووە. جگە لەما قەتەر وڵاتێکی دەوڵەمەندە پارەیەکی زۆر و بێشماری هەیە. میری قەتەر و حکوومەتەکەی لەگەڵ سەرۆک نێچیروان بارزانی نێوانێکی باشیان هەیە. بەێ قەتەر بچووکە لێ تەسیرەوەی گەلەکی مەزنە یەک جوان وڵاتانە کە هەر دەمێ هەول دەدە ئالیکاریە عێراقی بکە. میری قەتەرەی شێخ تەمیم بن حەمەد ئەتانی دەبێژە ئەو دوێ باوەریەدانە کە عێراق دەکارە دە ئارامی و ئاشتیان ناوچەیەدا ڕۆلەکە گرنگ ببینە وێ قەتەرجی ئالیکاریە عێراقی بکە. سەرەڕای ڕووبەرە بچووکەکەی قەتەر لە سەرسەکۆی نێودەوڵەتیدا ڕۆڵێکی کارا دەجێڕێت. ئەگەرچی بەهۆی هەبوونی پەیوەندی لەگەڵ گروپ و بزوتنەوە ئیسلامیەکانی وەک تالیبان، ئیخوان موسلیمین و حەماسەوە لەلایەن بەشێک لە وڵاتە عەرەبیەکانی دیکەوە ڕەخنەی لێدەگیرێت بەڵام قەتەر توانیویەتی پەیوەندی خۆی لەگەڵ بەشێک لەو گروپانە بە جۆرێک بەکاربهێنێت کە هەندێک جار ڕۆڵی نێوەندگیری گێڕاوە. ساڵی ڕابردوو بە نێوەندگیری قەتەر ڕێکەوتنی یاشتی لە نێوانە ئەمریکا و بزوتنەوەی تالیبان واژۆکرا. هەروەها لە کاتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و بردنە دەرەوەی هاوڵاتیانی سڤیل لە ئەفغانستان دەوحە هاوکاری ئەمریکای کرد و پێشوازی لە زیاتر لە 60,000 هاوڵاتی ئەفغانستانی و ئەمریکی کرد. لە ساتێکی هەستیار و مێژوویدا قەتەر کارێکی گەورەی کرد. بەخشندەی ئێوە یارمەتی ئێمەیدا تاوەکو ژیانی هەزاران کەس بپارێزین. زۆر سەربەرزم کە سوپاکەمان پێکەوە لەگەڵ هاوبەشەکانمان گەورەترین ئۆپراسیۆنی گواستنەوەی ئاسمانیان لە مێژوودا ئەنجامدا و زیاتر لە 124,000 کەسیان گواستەوە بۆ کەناری ئارامی. بەڵام بێ پاڵپشتی قەتەر ئێمە نەمان دەتوانی ئەو کارە بکەین. قەتەر هەروەها یەکێکە لەو وڵاتانەی کە بە گوتەی سەرکردەکانی هەوڵ دەدات یارمەتی عێراق بدات بۆ ئەوەی لە سەراستی هەرێمی و نێودەوڵەتی پێگەکەی بەهێز بکاتەوە هەروەها ڕوو لە ئارامی و خۆشگوزەرانی بکات. ئێمە لە قەتەر بڕوامان وایە کە عێراق دەتوانێت ڕۆڵێکی چالاک بگێڕێت لە هەبوونی سەقامگیری و ئاشتی لە ناوچەکە. لەم ڕوانگەیەشەوە سوورین لەسەر یارمەتیدانی عێراق بۆ ئەوەی ڕۆڵ و پێگەی شیاوی خۆی لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی بەدەست بهێنێتەوە. بڕواشمان وایە سەقامگیری عێراق بەواتای سەقامگیری هەموو وڵاتانی دیکەی ناوچەکە دێت. جاخت لەوەش دەکەینەوە کە بەردەوام دەبین لە پاڵپشتیکردنی گەلی عێراقی برامان و پشتگیری لە بەدیهێنانی ئاواتەکانی دەکەین بۆ ئاشتی سەقامگیری و گەشە سەندن. پێچەوانەی زۆربەی وڵاتە عەرەبیەکان قەتەر پەیوەندیەکی باشی لەگەڵ ئێرانیشدا هەیە کە ئەوەش یەکێک بووە لەو هۆکارانەی وای کردووە لە حوزەیرانی ساڵی 2017دا. سعودیا،
ئیمارات بەحرێن و مسر پەیوەندی دیپلۆماسیەکانیان لەگەڵ قەتەر بپچڕێن و گەمارۆی بخەنە سەر بەڵام قەتەر پەیوەندی خۆی لەگەڵ تاران و واشنگتن بەکارهێنا بۆ ئەوەی لەوێش ڕۆڵی نێوەنگیر بجێڕێت بە تایبەتی لە سەردەمی ئیدارەی بایدندا و لە بابەتی زیندووکردنەوەی ڕێککەوتنی ئەتۆمیدا. قەتەر هەروەها بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان مانگانە $100 بە هەر خێزانێکی هەژاری کەرتی غەزەی ژێر دەسەڵاتی حەماس دەدات. ژمارەیە و خێزانانە 95,000. دەوحا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ڕازیکردنی حەماس و ئیسرائیل بۆ ڕاگەیاندنی ئاگربەستی دوای شەڕەکانیان هاوشێوەیە و ڕۆڵەی کە لە 3 ڕێککەوتنی ئاشتی نێوان سوودان و هەرێمی دارفۆر دوای شەڕێکی خوێناوی. پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لە ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکە پاشەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەنجامی کۆتایی و بەرایی بڵاو کردەوە پارتیەم ڕاگەیاندانەوەی ڕاگەیان. داوا لە هەموو لایەنەکان دەکا ئەوانەی تێبینیان هەیە لە سەرنجام تەنیا ڕێکاری یاسایی و شێوازی گونجاو بگرنەبەر بۆ سەلماندنی سخاڵە دوور لە زمانی هەڕەشە و پشێوینانەوە کە مەترسیە و هەڕەشە لە ئارامی وڵات دەکات. مەکتەبی سیاسی پارتی داوا لە هەمووان دەکادان بە خۆیاندا بگرن بەرژەوەندی گەل بخەنە سەروی هەمووی عەتیبارێکەوە. پارتی دەڵێ خۆ ئەگەر هەندێک تێبینی تەکنیکیش لەسەر پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردن هەبوو بن بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەکە ئازاد و پاک بوو. سبە شاندەکە پەدەکێ پارتیا دموکراتا کوردستانê bi seroketiya Fazil Mîranî sekreterê Polîtbîroya Partî Serdana Silêmaniyê dike û li gel yekîtî goran sosyalîst û hinek aliyên din dicive. Di wan civînan da wê projeyeke stratejîk ya hevbeş yek rêzî û hemanigiya li Bexdayê were got û bêş kirin. Partî dixwaze pêwendiyên di navbera wan aliyên siyasî de piştî kampanya hilbijartinan bêne normal kirin. Berdevkê partî Mehmûd Mihemed ku endamê wê şandiye ji Rûdawê re got ew ê dan û standinên siyasî ji bo demeke din bihêlin. Şanda partî ji bo Silêmaniyê ji piştîwan Sadiq Elî Hesên û Dilşad Şaha pêk tê. Biryare di rojên bêda pedekê serdana hinek aliyên diniyên Kurdistanê jî bike. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەنجامی کۆتایی و بەرایی بڵاو کردەوە ڕایگەیاند دەمێنێتە سەر دادگای فیدرالی کە پشتڕاستی بکاتەوە بە فەرمی بڕیارەکە ڕابگەێنێ دوایەوە ئیدی ئەوە دەبێتە ئەنجامی سەلمێنرا و کۆتایی بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق بە پێیەوەی کۆمیسیۆن بڵاوی کردەوە ڕەوتی 173 کورسی هێناو تەقەدم 37 کورسی سربەخۆ 35 کورسیان لە پەرلەمانی عێراقەیە دەوڵەتی یاسا 33 کورسی هاوپەیمانی فەتح 15 عەزم 13 کورسی بزوتنەوەی ئیمتیداد 9 کورسی ئێشراقای کانون 3 هاوپەیمانی عەقدی نیشتیمانی 5 کورسی هاوپەیمانی تەسمی 5 هێزی دەوڵەت 4 کورسی لایەنە کوردیەکانیش کورسیەکانیان بەم جۆرە پارتی دیموکراتی کوردستان 33 کورسی هاوپەیمانی کوردستان 16 کورسی نەوەی نوێ 9 یەکگرتووی ئیسلامی 4 کۆمەڵی دادگەریش کورسیەکی لە پەرلەمانی عێراقە. Li sînorê parêzgeha Diyale ji neh berbijêrên Kurd tenê berbijêrekê dikarîbû dengên pêwîst bîne û bi ser keve ew jî berbijêra Hevpeymaniya Kurdistanî Sozan Mensûr e. Sozan Mensûr dibêje ji bo xizmetkirina xelkê navçe dema biçe Parlemana Iraqê tiştê jê bêk wê bêteqsîr bike. Dengên Kurdan her ku diçe li wê parêzgehê kêm dibin ji ber ku di hilbijartinên sala 2014 da nêzîkî 62,000 deng hebûn. Di hilbijartinên sala 2018 da 38,000 deng hebûn. Lê niha deng gelekî daketine tenê 27,792 deng.
1966 دەنگم بەدەست هێناوە. لە کۆی نۆبەربژێری کورد سۆزان مەنسوور تاکە نوێنەری کووردە کە لە سنووری دیالە دەنگی پێویستی بۆ چوونە نێو پەرلەمانی عێراق بەدەست هێناوە. ئەوەی لە دەستم بێ قەت قسووری ناکەم لە خەڵکی ئەو ناوچەیانە بەڕاستی ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان پرۆگرامی خۆمان هەیە لە دەرەوەی ئەو پرۆگرامانە پرۆگرامی تایبەتمان هەیە بۆ مەشاکلی ناوچەکەەوەی معاناتی بەدەستەوە هەیە. بەداخەوە ئێمە بەتەما بووین پێش ئەم هەڵبژاردنە پێش پرۆسی هەڵبژاردن پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ناوچەکە بە تەنسیق لەگەڵ جێیشی عێراقی بەداخەوە ئەوەی ڕووینەدا بەڵام بە لە داهاتووە ئەبێ نەک هەر ئومێد بەڵکو ئەبێت ئیشی جدی بکەین تاکو پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ناوچەکە سەقامگیری لە ناوچەکە بەدەست بێنین جارێتر. لە قەزای خانەقین و ناحیەکانی گوڵاڵە، سەعدیە، جەبارە و قەرەتەپە لە کۆی 3 کورسی پەرلەمان کورد تەنها 1 کورسی لە بازنەی 4 پارێزگای دیالە بەدەست هێناوە. دەنگی کورد لە پارێزگای دیالە لە هەڵبژاردنی ساڵی 2014 61807 دەنگ، لە هەڵبژاردننی ساڵی 2018 37709 دەنگ، لە هەڵبژاردننی ساڵی 2021 27792 دەنگ. یەکێتی هەتا پێش هێرشەکانی 16 ئۆکتۆبەر دۆسیەی ئەمنی و ئیدارەی ناوچەکەی لە ژێردەستا بوو. ئێستا دەیەوێت بە دەستهێنانی زۆرترین دەنگ لە بازنەی 4 دیالە بکاتە کارتی گوشار بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستانەی کە لە دەستی نەماون. پۆستە ئیداریەکان هەندێکیان تەحدیث کراوە، نوێ کراوەتەوە، ئیداراتی نوێ دروست کراوە لە دوای ئەو ڕووداوانە لە دەستی کورد نەماوە. بەڵام ئێمە ئێستا کاریگەری خۆمان هەیە، دەنگی یەکەمی سەر ئاست بازنەی 4 دیالەین، بۆیە لە دوای ئەم ڕووداوانە قسەی زۆرمان دەبێت و لەگەڵ لایەنە سیاسەکانی براوەی ئەم هەڵبژاردنە گفتوگوی خۆمانەکەین. پارتی کە دوو بەربژێری لە دیالە هەبوو پێی وایە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکانی دیالە پێویستە یەکدەنگی و هاوکاری تەواو لە نێوان لایەنە کوردستانیەکان هەبێ. ئێمەش دەنگەکانمان کەم کردووە، حیزبەکانی دەنگەکانیان کەم کردووە، بەڵام عەرەب زۆر زیادی کرد. بۆچی؟ ئەو لێ شاوە عەرەبەی هاتن بۆ سەر سندوقەکانی دەنگدان، کورد بۆ حەماسە نەچوو. عەرەب زۆر هاتن بۆ دەنگدان. وەڵام ئەوەی مەسیرەوەیە بۆ مستەقبەل ئەگەر ئێمە ومێد بەنێت تا چێشکانی دەکەمان سەرکەوێ، ئەگەر ئێمە کاندیدەکانمان سەر نەکەوێت ئارە وایە کە دیموگرافیای ماتیقەکە گۆڕن، دایرەکان ئەگۆڕن، وردە وردە ئەو تعریبەی ئێستا ئەکرێ هەرگیز کاتی بەعز نەکراوە. ئامارەکانی نووسینگەی مادەی 140 لە خانەقین ئەوە دەردەخەن کورد تاکو پێش 16 ئۆکتۆبەری 2017 بە ڕێژەی 67% زۆرینەی دانیشتوانی خانەقین و دەوروبەری پێک دەهێنا، بەڵام ئێستا 42% تێپەڕ ناکات. بەهۆی هێرشەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو بارودۆخە ئەمنی و تعریبەی هاتە ئاراوە، ژمارەیەکی زۆر کوردی دانیشتووی خانەقین گوڵاڵە و دەوروبەری ئاوارە بوون، لە جێگەیشان عەرەب نیشتەجێکران. ئەمە جگە لەوەی بۆتە هۆی کەمبوونەوەی دەنگەکانی کورد و لاوازکردنی پێگەکەی بە تەواوەتی دیموگرافیای ناوچەکەشی گۆڕیوە. هونەر حەمید، ڕوودا و خانەقین. لە نەجەف خۆپشاندان بووە لەسەر ئەنجامی هەڵبژاردن هەندێک بەدڵیان نییە. پەیامنێری ڕوودا ویسام جبووری لە نەجەف وەرەگرم. دۆخی نەجەف ئێستا چییە؟ خەڵک بۆ ئەنجامی بەدڵ نییە. نعم أهلا بكم. فعلا قبل قليل كانت هناك مظاهرة لكن بأعداد قليلة لێ بە هەژمارەکە کێم بربژێرن فراکسیۆن و حزبان بتایبەتی فتح لە دەرکەتە خۆ پێشاندانان وەکە هەموو پارێزگە هێندن لێ بە هەژمارەکە کێم هەولدان کۆ هەنێک تایان بشەوتێنن و هەنێک ڕێیانژی کۆلانانژی بگرن لێ هێزن ئەو لە هیە دەرباز بوون و دەستکاریکردن و ڕێگریل بەروان گرتن پشتڕەژی وڵاتیژی وڵاتیە نەجەفێ دەرباس بوون و دەستێ وەردانژی کردن کۆ بە ئاوایەکی ئاشتیانە ڕەوش بێچارە سەرکردن بڤەیەکی خۆپێشاندەر دەرکەتن. باشە
چیان دەوێ خۆپیشان دەرکێن ئەوانەی کە ناڕازین لە ئەنجام داوای چیەکە بەێ دەربارێ خۆپێشان دەرێن کۆ هەبوون لە گۆری کۆدوبێژن ئەو ئالیگرن فراکسیۆنا فتحن و داخوازن وان ئەو بوون کۆ ئەنجامێن هەلبژارتنان نە لە گۆری دلێ وان بوو و نەڕازی بوون جوان ئەنجامان و هەروەها داخیاریە کە دندەجی بربژێرێ فراکسیۆنا فتح محسنە تەمیمی ڕاگەهاند کۆ لیستک د ئەنجامان دە هەیە و هەنێک ئالی لە پشت vێیەکێ هەنە دەربارێ دەنگێن کۆ هاتنەدان و کۆمسیۆنێ نکاری بوو بە ئاوایەکی باشکارێ خۆ بکە و شاشتیەکە تەکنیکی هاتەکردن و هەژمارتنا دەنگانجی بە ئاوایەکی نەباش هاتەکردن و ئەڤ یەک بە ئاوایەکی ڕاگەهاند کۆ ئەو کەسێک و سەر نەکەتن بڤی ئاوایی بوو ویسام جبوری پەیامنێری ڕوودا و لە نەجەف هەر بژی ئەندامێ پۆلیتبیرۆیا پارتی جعفەر ئێمینکی دەبێژە پارتی ji hejmara dengên xwe di hilbijartinên Iraqê de nerazî ئێمینکی beşdarî programa li gel rengiya Rûdawê bû û got ew ji hejmara kursiyên xwe razî ne lê di derbarê dengên partî de ew nerazî ne ji ber vê yekê ji wana komîteyeke lêkolînê ava kirin ئێستەمە بازنەیە ئەساسەکە کورسیە ئیشەکەی بۆ کورسی تەرکیز دەکەی لەسەر کورسی بەدەستەوە دەینی یعنی یاریەکە گۆڵت بەڵێ گۆڵی زۆری تایە ئەوەی بتوانێت گوڵی زیاتر بکەتەوە سەرکەوتووە ئێمەش بەڕاستی بە سەرکەوتنی خۆمان ڕازینە و پێمان وایە هەڵبژاردنێکی باشمان کرد هەلمەتێکی باشمان کرد ئەنجامی باشمە بەدەستێنە ئەو پرسی دووەم کەمبوونی دانکەەوە پرسێکی ناوخۆیە بە تێکیت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە سەریدا دەرباس نابین لێورد دەبینەوە لێکۆڵینەوە ئەنجام دەدەین و ژنێکی باڵا ینی دروست کراوە لەسەر بۆەوەی بەدواداچوونی بۆ بکەین دەست بەکار کردووە ینی بۆ نمونە کەواتە کەمکردنی دەنگی پارتی بۆ پارتی ڕووداوێکی تێپەڕ نییە ئەبێت لەسەری بوەستن دەستان پێ کردووە بەتەکیید بەتەکیید دەستمان پێ کرد لە چۆ دەستان پێ هەر لە دوێنێ لژنەی باڵامان پێکی نازانم چ ناوچەیەک زۆر عەزێتیان نه مثلا ناوچە نییە مثلا دەنگمان لە ئاستی پێویستدانە نە لە سلێمانی لە ئاستی پێویستدایە نە لە هەولێر نە لە دۆ شاڵاو علی عسکەری ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕووداوی گوت یەکێتی چاوی لەوە بوو دەنگی زیاتر بەدەست بهێنێ بەڵام لەبەر کێشەی تەکنیکی هەندێک لە دەنگەکانی سوتار لەگەڵ هەموو تێبینیەکان شاڵاو علی عسکەری دەڵێ پێمان وایە ئەم هەڵبژاردنە لەوانەی تر باشتر بووە بەنسبەت ئێمەوە حتمما ئێمە ئەوەمان بەلاوە گرنگتر بوو یاخود پێمان خۆشتر بوو کە دەرەنجامی باشترمان هەبوویایە لەمەی کە ئێستا هێناومانە ئێمە بە مەجموع لە نەتیجەیە ئەبینە 17 کورسی ئێمە هەندێک هەڵی تەکنیکی وای کرد کە لە نەتیجەیە لە هەندێک بازنەیە و دەنگەکانی یەکتری بسووتێنین ینی ئەندامەکانی خۆمان ئەمە هەندێک هەڵی تەکنیکیمان کرد ئەنجنا ئێمە دەنگەکانمان زیاترە بوو لەوەی ئێستا و بەعموم مقارنەی بکەی بە هەڵبژاردنەکانی تر چکە ئەمە شێوازێکی تازە و نوێ بوو بەعام ئێمە گەشتبینین بە نەتایجەکان و بە هینەکان هەرچەند گلەیمان هەبێت لە هەندێک شوێن و ئەو گلەیانەش بواری یاسایی خۆی هەیە و یاساش ساغی ئەکاتەوە ئەوەی شوێنانەی کە ئەترازمان لێ هەبوو بێ ئەوە ئەترازەکەمان گرتووە و یاساش قەرارەدا ئێمە دەستگای هەڵبژاردنمان بڵێ دەستگاکەمان زۆر باشترە بەڵام وەکو باسم کرد اعترافکردن بە حەق غەڵەت نییە لەو بوارانەیە پارتی ورتر بوو لە ئێمە و ئەوان هەندێک شانسیان زیاتر هەبوو بە تایبەتیش لە مووسڵ کە توانیان ینی نسبەتێکی زیاتر دەنگەکانیان سەر بکەوێ بەعموم ئێمەش
مقارنەی بکەین بە هەڵبژاردنەکانی پێشوو بەڵێ ئەم هەڵبژاردنە شێوازە تەکنیکیەکەشی و وینەکەشی زۆر باشتر بوو لەوانەی تر. صلاح الدین بابەکر ڕێبەبەرێ ئەنجومەنە جیبجیکار یا یەکگرتوویە ئیسلامیە کوردستانê di heman programa li gel rengiya Rûdawê de got ew ji encamên hilbijartinan matmayî ecêb nemane û hilbijartinên vê carê paqiştirîn hilbijartin bûn ji sala 2013. بەنسبەت ئێمە شۆک نەبووین چونکە پێمان وابوو کە ئەو شەش بژێرەی کاندیدمان کردووە چانسی دەرچوونیان هەیە و من دە ڕۆژ پێش ئەوەی ینی بەڵگە بۆ قسەکانیشم دە ڕۆژ پێشەوە لە بەرنمەیەکی ڕوودا و لەگەڵ کاکسەنگەر وتم ئێمە دوانمان دە ڕۆژ پێش ئەوە دوانمان ئەزانین دەرەچن بە دەنجی یەکەمیش لە هەڵبجە و لە دوهۆک دکتۆر جەمال و دکتۆر موسەنا دوانی تریشمان قابە قەوسەی نییە و ئەدنایە دە ڕۆژ حەملە ماوە تا دە ڕۆژی تر ئەمانی ژەبینە منتیقەی ئەمان کارەکەین بۆ دوانەکەی تریش فعلەن ئێمە چوارمان دەرچوو و حەزمانە کرد دوانەکەی تریش دەربچێت. باشە لەسەر نەزاهەتی پرۆسی هەڵبژاردن قسەتان چێت تەزویری تێدا بۆ ئەم جارە؟ ئێمە پێمان وایە ئەم جارە جیاواز بوو هەر پرۆسەکە کۆی پرۆسەکە تەزویری تێدا نەبووە بە یاسایەکی نوێکرا و ئەم ستافی کە بەڕێوان ئەبرد نوێ بوون ئەم جیهازانە لە ڕووی ئەلکترۆنی شتێکی تازە بوو ئەوەی ئێمە ئاگادار بوون ستافێکی پرۆفیشنال هاتبوو کەواتە وەڵامەکەم بەڕوونی تەزویری تێدا نەبوو ئەوەی ئێمە ئاگادار بین پاکترین هەڵبژاردن بووە لە 2023 تا ئێستا کە بەڕێوە چووە. زۆرترین کۆچبەر کە دەچنە ئەوروپا مەراقیان لە ئەڵمانیا داوە دەیانەوێت لەوێ بمێنەوە داوای پەنابەری بکەن زۆریش دەچنە کاڵاسی لای فەرەنسا بە تەمای پەڕینەوەن بەرەو بریتانیا. ئامارێکی تازە لە بریتانیا بڵاو کرایەوە دەڵێ ژمارەی ئەوانەی ئەم ساڵ داوای مافی پەنابەرێتیان لە ئەڵمانیا کردووە زیاتر لەو ژمارەی ساڵی ڕابردوو. نووسنگەی فیدرالی ئەڵمانیا بۆ کاروباری کۆچبەر ڕایگەیان لەنەوە مانگی یەکەمی ئەم ساڵدا 1278 کەس داوای پەنابەریان لە ئەڵمانیا کردووە زۆرینەیان خەڵکی سووریا عێراق و ئەفغانستانن 4,472 کەسیان سوورین 8,531یان خەڵکی باشووری کوردستان و عێراقن 15,045 کەسیشیان ئەفغانین. بەرپرسانی ئەوروپا دەڵێن لە چەرمانگی ڕابردوودا ژمارەیەکی زۆر کۆچبەر لە ڕێی بێلاڕووسەوە چوونەتە وڵاتانی یەکێتی ئەوروپا. ئاژانسی هەواڵگەری ئەوروپا بە میدیای ئەڵمانیای وتووە حکوومەتی بێلاڕووس کاراسانێکی زۆر بۆ خەڵکی سووریا دەکات. بە جۆرێ ئێستا سووریەکان ڕاستەوخۆ لە دیمەشقەوە دەچنە مێنسک و لەوێوە هەوڵی پەڕینەوە بۆ وڵاتانی ئەوروپا دەن. ئۆفیسە فەدەرالیە ئەڵمانیا ji بوو کاروبارên کۆچبەر و پەنابەران dibêje di neh mehên vê salê de 40,427 پەنابەرên Sûrî 8,531 پەنابەرên Iraqî derbasî Almanya bûne. Çûna penaberan bi rêya Belarusya edî zêde bûye. Heta 11 vê mehê 1943 koçber bi rêya wî welatî xwe gihandine Almanya. Serokê Belarusya Alexander Lukashenko dibêje ew êdî rê li ber koçberan ji bo Ewropa nagirin û biryara wî piştî wê yekê hat ku Yekîtiya Ewropa ew yanî Belarusya di hinek waran da ceza kir ew jî piştî wê yekê hat dema ku hêzên Belarus balafireke ku ji Atîna diçû Lîtwanya neçar kirin li Minsk paytexta Belarusya dakeve û çalakvanekî opozisyona Belarusya ku di wê balafirê de bû girtibûn ew jî bibû sedema nerazîbûna Ewropa ji ber wê yekê jî Ewropa Belarusya ceza kir. بەردەفکێ ڕێبەبەریە خۆسەر لوقمان ئەحمێد ji Rûdawê re dibêje rewşa ku niha li Sûriye heye rê nade ku Tirkiye derbasî Sûriye bibe û navçeyeke din bixe bin destê xwe dagîr bike. Dibêje Amerîka ji Tirkiye dixwaze ku vegere sînorê xwe yê navdewletî li gel Sûriye. وتەبێژێ ڕێبەبەری خۆسەر لوقمان ئەحمەد دەڵێ هەڕەشەی تورکیا کە ڕۆژاوای کوردستان یەپەگە و هەسەدا
لە ڕۆژاوای کوردستان و لە یەپەگە و هەسەدا تەنها بۆ ئەوەیە ئاک پارتی ئاڵۆزی و گوشاری سەرخۆی لە ناو تورکیادا کەم بکاتەوە. ئەگەریش تورکیا هێرش بکا هێزی سووریا دیموکرات لە ڕۆژهەڵاتی فورات بەرگریەکەن ئامادەن بۆ بەرپەرچدانەوە. شاگۆت هەندڕێ سووریەت هەیە و دنیای هەیە پێشی دەگرێ گۆ تورکیە تاویزندن بگرێت هەندڕێ سووریەدە ji ber ana weka Rûsya weka rejîm îdî hemû kes dixwaze herema xwe fireh bike û nema hacetî Türkiye heye gol deverna tawîza bidin wan ji bo vê belavkirin ya firekirina hanê çêbikin. Ya dîtir Emerîka jî di rengekî ji renga de berî demeke got em dixwazin Tirkiye veger sînorê xwe. Tê wateya sînorê wê navnetewî kîjan gerek Tirkiye veger wê devera dîtir. Di va şart û merca de em bawer nakin wê tê êrîşe li ser herema gorê ve biriya xwe ser birêve dibe çi li Rojhilatî Ferat çi li herema Şehbayê tiştê gotê kirin heta aneka ji bo rewşeke hundirîne di hundirê Tirkiye de hemû kes jî zane aneka di nerînên got derketine kesên got piştgiriya partiya AKP dike asta piştgiriye gelekî daketiye dixwazin van gefan de kombûnek li dwara xwe çêbike ya dîtir jî muxalefeta Tirkiye aneka hevgirtineke çêkirî dijî Erdogan dixwaze di van gefan de di êrîşin dibe biçûkin deverna de dîsakê wê gelêrîtiya xwe şebiya xwe vegerîne ama karin topî ser hevdû bikin em bawer nakin tu êrîş wê çêbibe li ser Bakur Rojhilatê Sûriyê hem ser herema Şehbayê û ji xwe ev naye wateya got em vê meseleyê serguhe xwe bavêjin na hêzên parastinê hêzên yepekê xwe li herema Şehbayê ne û yepe je awana jî amadeya xwe dikin da got êrîşek çêbibe pêşiyayê bigirin û paş de bixînin û hem jî li Rojhilatî Feratê hêzên Qesedê di wê cahiziya hanê de ne got dema êrîşek çêbibe karibin bersivayê bidin û wê bişkînin. gelek gundên Rojavayê Kurdistanê li ser sînorê Bakurê Kurdistanê ne her daxuyaniyeke berpirsekî Tirk çi mezin be çi biçûk be yan jî her tevgereke serbazî li ser sînor tirseke mezin di nava gundiyan da çê dike weke berê edî tu hêviya xelkê ne di Amerîka da maye ne jî di Rûssan da maye dibêjin eger Tirkiye êriş bike wê ne Rûs ne jî Amerîkî wan biparêzin û tecrübeya Efrînê serêkanî û girê spî tînin bîra xwe. Jinek xelkî gundî Qeremaneyê dalê Amerîka Rûsya herdûkiyan piştgirî Tirkiye akin eger waniye boçî snorek dananên bo hêriş û bordûmanî Tirkiye li ser xelkî sivîlî gundekan û Rojavayê Kurdistan. Berê me li gundê Qeremanê ye. Ev gundê ku dikeve Rojavayê bajarê Dirbêsiyê. 2 kilometran dûrî sînorê Bakurê Kurdistanê ye. Metirsîn heye ji du aliyan ve êrîş li ser bibe. Hem ji aliyê sînor hem jî ji navçeyên jêrdestilata çekdarên opozîsyona Sûrî. Nişte cihên gund dibêjin eger aliyên garantor bi erkê xwe ranebin ew neçarin ji vir koçber bibin. Em hêvînê dewletê mezin wek Amerîka me gelek şehîd di ber wê danînê me gelek danînê gerek piştgiriya Kurda bikin îro. Yani ev millet ditirse wala. Bina giş havarê Erdogan. Yani kîjanê reîs havarê Erdogan. Wextana havarê Erdogan baya ve Erdogan vegerandaya. Ve ser Kurda vegeranda. Ka dawa çil Kurda dikire. Çi wî nav Kurda tey. Tişkî wî nav Kurda tune. Ka Kurd dawa tişkîlê kirî. والله يعني بيتر اللي بيش يعني بلد فكرة شخور بدم جيني دهر يعني جيني أمان هبه جيني استقرار هبه يعني كأويت مي وجيكي هرن جيكي بهجر جيكي هرن جيكي ملل جي ملتر شيء دبه عاجزي شيء دبه يعني أمل أوان كيم دبه والله أف يعني دولتي إيه خدي باندور وك أمريكا وك روسيا يعني أو كارن شهر سريع كبير من جبه مثلا بدأ سيم وانتجي إجا هر يك البر بنجوا برجوندية خو بلكي تشنا دخوازن بکن تشنا دخوازن ناکن جی. Ji destpêka hefteya borî ve Tirkiye asta gefin xwe bilindtir kiriye.
کۆنێزیک ئۆپەرسیۆنەکە نو لە باکوور ڕۆژهەڵاتی سووریە پێکتینە. فەرماندارن هەسەدێتە کەس دکن کو پلانا تورکیا ناگەهێژە سەری تەنێ دخوازە مژێکێ بگرە سەر کریزا نافخوا لە تورکیە. پر ئەشکەرە خویا دکە گەفێکی داگرکاریە گەفێکی دژمنانەیە تەبگە باکووری ڕۆژهەڵاتی سووری هەردەم هاتی گوتن کە ئەم دخوازن علاقەتێکمەی هێدی هەبە تورکی حسین جیوانیانی هەبە لێ ئەف سیاساتی تورکی هەنێکیشی نەتیجێ سیاساتی وی هەندرن ئەزماوی هەندرن خوازە دەرکە دەربە هەنێکی تەوازناتێک ئەقلیمیگە هەنە ئەف تهدیداتی هانی ئەسلەن وێ نەکێداویە. تورکیا بە بەهانەیە هەبوونا پەکەکە لەسەر ئاخا ڕۆژاوای کوردستانê هەولن ئەنجامدانا عێریشێکە چارەم دەدا. چاودێرن سیاسی دەبێژن هەر کو رووسیا و حکوومەتا سووریە عێریشی ناوچەیەکە ئۆپۆزیزیۆنا سووریە دکن و خەلکێ وان ناوچەیان کۆچبەر دەبن، تورکیە ژی ژوەیەکێ سوود وەردەگرە کۆ لە سەرانسەری سینۆرێ خۆ وان کۆچبەران بەلاو دکە و بووەیەکێ پلانا خۆیان گوهرتنا دەمۆغرافیک جیبەجی دکە. بگوربوونا گەفن تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستانê خەلکن گوندên ku nêzîkî sînorê di navbera Bakurê Kurdistanê û Rojavayê Kurdistanê de dilgiranin ku operasyoneke çarem li ser welatê wan çê bibe. Di demekê de ku heta niha Tirkiye diyar nekiriye wê operasyona xwe ya çarem bi çi şêweyî pêk bîne. Lê nîşaneyên wê yekê hene ku dron û her wiha alavin taybet û pêşketî di operasyona nû de bêne bikaranîn her wiha deverin destnîşankirî ji bo encamdana vê operasyonê taniha diyar nebûne. Berzan Ferman, Rûdaw, gundê Qeremanê, Dirbêsiyê. Em ê biçin Şamê, Ömer Osê serokê destpêşxeriya Niştimariya Kurdên Sûrî û parlamenterê Berê li ser van tehdîd û gefên Tirkiyê wê bibe mîvanê me. بەڕێز عمەر ئۆسێ لە شامەوە لە داخۆیانیەکدا تازەگی گوتوتە هەموو هێزەکانی سووریا بە حکوومەت و ئەوانی ترەوە دەبێ ببنە یەک جەبهە یەک بەرە بۆ ئەوەی بتوانن شەڕی تورکیا بکەن. حکوومەتی سووریا و یەپەگە چۆن دەتوانن هێز یەکخەن؟ ئایا هەردوو لایەن بەوە ڕازیە بن؟ ئێوار باش وەر کاک شاهۆ و کاک دڵبخوین باشتر تەماشاوانێ هێژایە ڕۆدا و تیبیرێ بەڕاستی تهدیداتێ تورکیە گەفێ تورکیە ئێvê dawîgê berpirsiyarê çawî şoğlo Xelûsî Akar û heta Erdogan reîsê Tirkiye serokê Tirkiye gefn metirsiyê cedî li ser Bakurî Sûrî bi am de û ser herêmê dibin kontrola Qesedê de û heta di cîna de dibin kontrola dewleta Sûrî de cedînin Türk artêşa Tirkiye dixwaze ana berçav yani wek pîlanekê ji xwardaniyê ku derbasî ihtimala derbasbûna Rifetê û herêma Şehbayê destpêkê heye ji bo herêma Dir'il Furat Mertalê Furatê û herêma Çiqla Zêtûnê ku Türk dagir kirine bigîne hevdû tambonekî emnî seranserî coğrafya niştimanî Sûrî ji Idlibê heta Dêrkê. Ev projeya Tirkiye stratîjiyê di hundir mîsaqa millî de tevlê ku pirsgirêkê Erdogan û hikûmeta Tirkiye heye duruma wan rewşa wan di hundirî Tirkiye de alozê ji hêla ekonomî ve lêra Tirkiye nirxê xwenda dikir roj bi roj li hember dolar pirsgirêkê siyasî opozisyona Tirkiye her şeş aliyê opozisyonê dibin yek istihqaqatên li pêşiya Tirkiyeyê 2023 de hilbijartinê perlemanê hilbijartinê posta serokatiyê û yekemîn sedsala peymana Lozaneyê tevlî van pirsgirêkê hundirî Erdogan dixwaze tasdîrî ji derve bike karibe hinek herêmê cîn coğrafyatê din
دەست خۆ داگر بکە و بکە وەک کەرتێکی ناکۆکیە ئاردۆگان و ئەمریکا هەنە بایدن ناکۆکیە ئاردۆگان و بۆتین هەنێ دخوازی سیاسی دەهەفدیتنێ پێشە ڕۆژێ دەبوار هەردوو لیدەرارێ سەرف بکە سیاسیان ji lewra jî ez bixwe metirsî cedîd bînim ez bank dikim wek inisiyatîfa niştimanî Kurdê Sûriyê ku odak hevbeş odak operasyonê hevbeş di nav hevalê me yî Qesedê hêza Qesedê dewleta Sûrî çêbibe yani mesele derbas nebe mesela Efrînê girê spî serê kaniyê vê carê dibe helwestekî cedî ji hikûmeta Sûrî hebe li hember van تهديدات وقفة تركا وحتى جهة بيماني باشا كاك وجه أمريكية وجه إيرانية بله أو تشاوا ببا مثلا من داخليانية تخوانت ميكانيزم أو تشيا يعني تشتي كنت بحث تكي نزيكي هاف ببن جبهيك براكتيكي دا جالكي جهاف دورن تشاوا تكار نزيكي هاف ببن بهفر جبهيك الهمبري تركي فاكن راست يعني راست دبي هناك برسكريك سياسي زو عاجل حل بفن ام د سبيشخريه كردي د ام دخوازن ديالوج كي جدي وجاري دناف شامي ودناف مسدي د تشيبو اطراف كردي دن نتني مسدي حمو هزي كردي حمو بارتي كردي كردي اليغري بشار اسد وكردي اوبوزيسيون وقتی از دبیم آلیگری بشار اسد ام بخوا ام بحثا خود کن و هناکی وقت فکرن ام بخوا نمعجبن بحکومات سوری دناوان دی کسنه شووینی و نجات پرستنه کردا قبول ناکن لی از دخوازم اف دیالوگ در حال دجید بشکل کی فوری بید دست پیکرن خلافات هنه حلفن حلکی سیاسی پروژاک سیاسی جبو پرسگری کرد د سوریه د مافه نتوی کرد چارنوسا کرد د سوریه د روا بیم سوگر کرن د دستورا سوریه د پروژاک ام پی د فکرن پروژاک جدیه سیستما کی ناوندی د سوریه د سیستما ناوندی د سوریه د اثبات وو کو سیستما کی فاشل د اداره کرنا سوریه د ام کارن توازنه که دناو خوسریا ديمقراطي وقانون اداره محلي كوبي پیشخستن و تطوير کرن بتايبت جي فقره 107 جبر گو کاربن به هفدوره اوداك اوبراسيوني لدجي فان قفه تركا واگر ترك خستن اشتياحكي عسكري ده ده هرم ادبن كنترول قصد ده يا دو روجافاي كردستان ده به هفدوره کاربن في جاري بعسكري لهمبر بسكنن يعني حكومتها سوري وروس وإيراني وأمريكي دبي بيدنج نمينن وك هرجار وارتشا تركيا يعني اتفاقا نكن لسر حسابه ما كردا ما خابن دولتي منطقة شقيس ودولتي ذو الهيز شقيس ناكوكية وانهني وقت دبي برسكريكا كرد وعلى قدار ملتي كرد سوري وكرد كردستاني عموما لسر اتفاق دكن نوما از دبیجیم گرک اف دیالوگ بجدی بجاری اگر تج ما بخواستن طرف كينيزي سروك بشار الاسد ام كارم بجدي ماشا تهولدان هناك هيك عمر تهولدان هناك وجارك دن ديالوج تهولدان محاولة هنا وجارك دن دنابرا ريفابريا خسروا حكومة سوريا دا دانو ستاندون ديالوج داس بيبكن لقور كتو تو اقاداري يعني تناف بين كار تواسيت هنا نها جهل عمد انسياتيفا كرد سوري پروژاک ما هي جبو في مسألة د پیش روزه ده دوان روزه پیش آمده دوان هفته پیش آمده اگر ما چرا کس دید یان حتی چرا برتقالی نکس بگی جهلا حکومتا سوری و جهلا حوالی می خسریا ديمقراطي ام اعلام بکن جميديايره ام حاضرن وینا وین کاریه بکن و توسطه بکن پروژاکی ما پروگرامکی اجنداک می سیاسی هي دناف دجي برسگريكا سوري گشي كريزا سوري گشي بتايبت بريكا كرد كو ام كارب هر دو طرف اساسي كرد ودولت بگين نفدو امجي دناف دبن امجي پرچاك جيبن ان شاء الله دو وقت مناسب ده اگر منري رياكسيونا حوالي مي مسد قصد
يعني بوزيتيف و دولتا سوري ام كارن اگر نيجاتيف بشوا ووقت زيدي طاقة مي هزل نافنتوي دبي تدخل بكن وسبونسر روسي يا اتفاقك روسي امريكي تشيبه لهردو اليا جيب هردو اليا رتكفن ديالوجي كو كاربن وان بجينن هفدو ايرو روجا في اشيه ديالوجا جديد ناف شامي ودناف كوسريات ديمقراطي وبرادر يمي انا كسي وبارتي اجدرفي هردو اجدرفي انا كسي كوسريات ديمقراطي وحتى ام كردك وام نازي سروك بشار الاسد باشا اسد سروك السوري خوي كرد السوري موحد ام دين الصرماصه دولتي سروك السوري بشار الاسد كون نيزكي وحلقينا يعني جي كردي سوري چت خازن جريفه بريا خسر چت خازن نعم مسألة خلافي دنافان هنا مسألة مهمة حقوق الكردات السوري ما في روا كردي سوري ما في نتوي روا دبيم سوغر بفيد دستور ده حتى الآن حكومة سوريا اعترافي بينكرجي مسألة ريفابريا خسر واعترافي بإدارة ذاتي بكنك هنا نخيا هنا اعترافي نكرجي دولة سوريا دبي بروجاك ما هي مادة 170 إدارة محلية دي مروكا روان نيزي هفدو بك ما في كولتري بشروجا هذه قصدي يعني ممكنة ببين هذه خجاي دو منطقة روجهلات وباكوري سوري دي شرقي فراتي وجزيرة مي سوري دي بمينن مروكا ربي حلول وسط حلول أورتاد ناوان دي ببينن إنا ما خابن دوري هفن ام دخوازن ام دبين مستحيلة اف اتفاق ممكنة اگر هردو طرف هناك تنازلات ام بكن قارن بكن حلول لأورتا قال لك اسباس عمر اوسي برلمانتاري بري سروكي دست پیشخري اجتماعية كردن سوريا شامي ميواني مبوي ڕێکخراوی پلاندانان و بودجە ئێران ڕایگەیان موچەی فەرمانبەرانی حکوومەت بۆ ساڵی داهاتوو سەتادا تاکو سەتاسی زیادەکرێ ئەوانەی موچەی زۆر وەرەگرن بڕێکی کەمتر پاریان بۆ زیادەکرێ ئەوانەشی کەم وەرەگرن ڕێژەیەکی زیاتریان بۆ حیساب بکرێ لە ئێران مانگانە دەوروبەری 9 ملیۆن کەس موچە لە حکوومەت وەرەگرن مەسعود میر کاظمی سەرۆکی ڕێکخراوی پلاندانان و بودجە ئێرانە دەڵێ بەرزکردنەوەی موچە هەڵاوسانی ئابووری لە ئێران گەورەتر دەکات. دوای ماوەیەک ناڕەزایەتی بەشێکی زۆری فەرمانبەرانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە دژی کەمی موچەکانیان سەرۆکی ڕێکخراوی پلاندانان و بودجەی ئێران بەڵێنی زیادکردنی موچەی نزیکەی 9 ملیۆن فەرمانبەری موچەخۆریە وڵاتەی لە ساڵی داهاتوودا بە شێوەی پلە بە پلە ڕاگەیاند. تلاش بر این است که حداقل افزایش رو داشته باشیم ولی پلکانی. هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە ئەو پەڕی زیادبوونی موچەمان هەبێت بەڵام بە شێوەی پلە بە پلە ڕەنگە موچەکەمەکان نزیکەی 30% زیاد بکەن و ئەو موچانش کە چەندین جار زیاد کراون و خۆشتان ئاگادارن ئەوانە ڕەنگە کەمترین ڕێژەیان بۆ زیاد بکەین بەڵام ئەوە بەو واتایانیە کە هەموو موچەکان 10% زیاد دەکەین نا دەبێ بگەینە هاوسەنگێک و ئەو پشێوەی لە ڕێژەی موچەی فەرمانبەراندا هەیە چارەسەر بکرێت. بەپێی دواهەمین ئاماری ڕێکخراوی پلاندانان و بودجەی ئێران لە وڵاتە 2 ملیۆن و 276,000 فەرمانبەر لە کەرتی حکومیدا هەن و لەو ژمارە 1 ملیۆن و 534,000 کەسیان فەرمانبەری هەمیشەیی حکوومەتن کە دەکاتە 68% و موچەکانیان 4 بۆ 6 ملیۆن تمەنە ئەوەی دیکەش 742,000 کەس واتە 32% فەرمانبەری گرێبەستن و موچەکانیان لە نێوان 2 ملیۆن و 600,000 تمەنەوە بۆ 3 ملیۆن و 200,000 تمەنە. لە میدیاکانی ئێراندا زیادکردنی موچەی فەرمانبەران کاردانەوەی زۆری لێکەوتوێتەوە و میدیا ئابوووریەکان باز لەوە دەکەن ئەگەر ئەو بڕیارە لەسەر زیادکردنی موچەی فەرمانبەران جێبەجێ بکرێت و تەنانەت 30% موچەکانیشیان زیاد بکرێت هێشتا بەپێی ڕێژەی هەڵاوسان و هێڵی هەژاری لە ئێران بڕێکی کەمە و ناتوانێت کێشەی فەرمانبەران چارەسەر بکات. سەرۆکی ڕێکخراوی پلاندانانیش هۆکاری ئەو شێوازی زیادکردنی موچەیە دەگەڕێنێتەوە بۆ پشێویەکی ئابووری کە ئێران تووشی بووە. ما توی چرخه منفی افتادیم
کەوتوینێتە ئالۆزیەکی نێگەتیڤ بەردەوام هەڵئاوسان دروست دەبێت و ئێمە موچەکان زیاد دەکەین بۆ ئەوەی بتوانین پارەی موچە دابین بکەین ڕێژەی نەختینە زیاد دەکات زیاتربوونی نەختینەش دەبێتە هۆی زیادبوونی پارەی کاش و پارەی کاشیش دەبێتە هۆی هەڵئاوسانی زیاتر واتە 20% بە موچەی فەرمانبەران زیاد دەکەین هەڵئاوسان دەبێتە 50% ئەویش بۆ هەموو خەڵک ئەو بازنەیەکی دروست نییە بەرزبوونەوەی پلە بە پلەی موچەی فەرمانبەرانی حکومی لە کاتێکدا کە هێشتا زیاتر لە 3 ملیۆن فەرمانبەری خانەنشین و ژمارەیەکی بەرچاوی مامۆستایان و کرێکارانی کەرتی تایبەت چاوەڕێی زیادبوونی موچەکانیانن لە ساڵی داهاتوودا. باز کە بێنەڕەوە